جیاوازی نێوان وشەی والیدەین ئەبەوەین چییە؟ فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دوو شەمان هەیە لە قورئانی پیرۆزدا کە لێک نزیکن. وشەی ئەبەوەین و والیدەین بەڕواڵەت بەمانای داک و باب دێن. لە زمانی عەرەبی هەردووشیان لە بۆ داک و بابی بەکاردێن، مەبەست پێی داک و بابە. بەڵام ئەگەر بێن تەمەشای قورئانی پیرۆز بکەین جیاوازی وردیان هەیە. قورئانی پیرۆز هەریەکەیانی لە شوێنی خۆی بەکارهێنایە. جا وشەی والیدەین لەگەر ئەبەوەین، وشەی والیدەین لە قورئانی پیرۆزدا 27 جاران دووبارە بوویتەوە، ئەبەوەینیش 29 جار دووبارە بوویتەوە. و هەروەها وشەی والیدەین لە ویلادە وەرگیرایە، یعنی ئەسڵی کەلیمەکەی زیاتر مەبەست پێی ئافرەتانە، چونکە دیارە ولادە منداڵبوون لە خصوصیت و تایبەتمەندی ئافرەتانە. یعنی کاتێک وشەی والیدەین بەکاردێ لە قورئانی پیرۆزە زیاتر مەبەستی پێ ئافرەتە، لەگەر بابیشی هەر لەگەرە، بەڵام زیاتر مەبەست پێی داکە. بەڵام وشەی ئەبەوەین لە ئوبووە وەرگیرە، یعنی باوکایەتی، کەواتە هەر کاتێک ئەبەوەین هات هەردووچیانی مەقسەدە، بەڵام زیاتر مەبەستی پێ بابەکەیە. جا لەو شوێنانەی کەوا مەسئولیەت باز بکە لە قورئانی پیرۆزە، یاخود باسی میرات بی، یاخود ئەزیەتی جەستەیی بی، ئەوە ئەبەوەین باز دەکە. ئەبەوەین یاخود ئوبووە، یعنی کە باوکایەتیە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزە کاتێک باسی میرات دەکات دەفەرمێتن چێ؟ ووەریثەه ئەبەواه، یاخود دەفەرمێت للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون، ياخذ دفرمه ولأبويه لكل واحد منهما السدس. كاتك باسي ميراتا وشي أبوين باز دكات، أبوين كباس ما كلا أبوه وجيران ما بس زياتر في بابا. ياخذ مسؤوليته بربرسياريتي كخواي جورا باسي بيغمبر لتيروش بيغمبر يوسف دفرمه ورفع أبويه على العرش. پێغەمبەر یوسف داک و بابی هەردووچی برد لەسەر تەختی پاشایەتی داینا، کەواتە زیاتر بەڵام وەڕەفع ئەبەوەی زیاتر مەبەست پێ ئوبووە بابایەتیە، یعنی کەواتە وشەی ئەبەوەی زیاتر لەو کاتانە بەکارهاتیە کە مەبەست زیاتر پێی بابە، بەڵام داچیشی لەگەرە کە وچی باسمان کرد لە حاڵەتی میرات، لە حاڵەتی ئەزیەتی جەستەیی و لە حاڵەتی بەرپرسیارەتی، لەو حاڵەتانە ئەبەوەی نهێنە. بەڵام لەو حاڵەتانەی کە باسی ڕەحم دەکە، کە باسی سۆز دەکە، کە باسی مەغفیڕە و چاکە و دوعا دەکاتن، والیدەینی هینایە. والیدەین کەوا وەکی باسمان کرد زیاتر مەبەستی پێداکە، بەڵام بابیشی لەگەرە. یعنی وەکو لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وەبیلوالیدەینی ئیحسانە، لەگەر دایک و بابتان باش بن. یعنی وەکو لە فەرمودەی پێغەمبەری خوا شاتێک کە پرسیار لە پێغەمبەری خوا کرایە لەگەر چێ باش بین؟ ئومک ثم ئومک ثم ئومک ثم ئەبوک، پاشان بابت. سێ جاران داک تاکید کرایەوە ئەو جەباب. کەواتە کاتێکەوە باسی والیدەین دەکرێ کە وچی باسمان کرد ئەسلی کەلیمەکەی لە ویلادەوە وەرگیرایە، کەوا تایبەتمەندی ئافرەتانە، کەواتە لەو شوێنانش کەوا باسی ئیحسان و چاکە و مەغفیڕەت و دوعایە وشەی والیدەین هاتیە. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێتن ووەصەینە الئینسانە بوالدەیه حوسنا، ئێمە وەسیەتمان بە مرۆڤ کردیە کەوا لەگەڵ دایک و باوکی باش بیت. و هەروەها لە ئاەتێکی دیکەدا کە باسی دوعایە خوای گەورە دەفەرمێ ڕەبی غفیر لی وەلیوالیدەیە. کەواتە لەو شوێنانەی کە باسی حەنان و مەغفیڕەت و چاکە و لێ خۆشبوون و وەسیەت بە چاکەیە، ئەوە زیاتر وشەی والیدەینی هینایە. بەڵام لەو شوێنانەی کەوا بەرپرسیارەتیە، ئەزیەتی جەستەیە، وشەی ئەبەوەینی هینایە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.